سڵی خۆی گەورەتان لە بێزن خۆشەویستان خۆگر خامۆشم خۆشحاڵم لە تازەترین وانەی فێرکاری ئادۆب ئافتەری فێکرد لە خزمەت ئێوەی زێدە ئازیز و خۆشەویستدام پێرخوازە بەڕێزەکان لە وانەی ئەمڕۆمان پێش ئەوی بچینە قوڵایی وانەی ئەمڕۆ وا باشەگەر تۆ بینەری کەناڵەکەی ئێمەی پلێک بنێ بە سەبسکرایبەکەی لای خوارەوە تاوەکوی ئێمە دڵخۆش بین بەوەی کەوا تۆ بینەرێکی فعلی ئێمەی و لەو زۆرە کەسانەنی کە سەتا هەفت لە ڕێژەی نزیکە سەدا هەفتای کەناڵەکە ئێمە پێکدێنین سەیری وانەکان دەکەن بەڵام تاوەکو ئێستا سەبسکرایبیان نەکردووە لەگە ڕێز و احترام بۆ هەموو لایەک بە تایبەتی بۆ ئەو بەڕێزانەی کە هەمیشە هەندەر و پشتگیری ئێمە نە بە سەبسکرایب و کۆمنتە بە پێزەکانیان. بەرەزان ئەمڕۆ لەوانەی ڕابردوو باسی ئەومان کرد کە ئێمە لە ڕێگای ماسک دەتوانین زۆر کاری ناوازە و سەرسوڕهێنەر ئەنجام بدەین زۆر شکل و شێوە بگۆڕین وارووا دەتوانین ڕەنگەکانیش بگۆڕین بەڵام یەکێکی تر لە کاری ماسکینگ ئەوەی پێدەگوتێ ڕۆتۆسکۆپینگ بریتە لەوەی کەوا تۆ چۆن بتوانین فریم بە فریم بۆی پرۆسوچی ئێستا کاتێک کە ئێمە قەمیسی ئەو ڕێزەمان بەم ڕەنگە شێواند واروەها ماسکینگمان بۆ ئەنجامدا ئەمە تەنها بۆ یەک فریم ئەنجام درراوە کاتێکەوە تۆ دەڕۆی لە شوێنی خۆت یان چەند فرێمێک گەچیتە پێش و ئەوانە هەز دەکەی ئەم فرێمە یان ئەو ماسکینگە لە شوێنی خۆی سابتە ئەگەر سەرنج ێزێژێک بدەنە گەردەنی ئەم بەڕێزە دەبینن کاتێک ماسکەکە کاتێک سەری سوڕاندووە ئەم فرێماتۆتە پێش ڕەنجی ئەویشی گۆڕیوە ئایا چۆن معالەجەی ئەمە بکەین لە ماسکینگدا ڕۆتۆسکۆپینگ زۆر میمە هەروەکو وتم نەروەکو مەچینەی درومان وایە هەروەکو درومان بەدەستی وایە تۆ زۆر بە وردی بەهێواشی لە دوو دەڕۆی لە کۆتاییەکەیدا چاکەت و بێجامەیەکی زۆر جوان بۆ جەژن دروست دەکەی یاخود دێتە گۆ دەتوانی لەبەری بکەی بەبێ ڕیبات جا ئەزیزان خۆشەویستان ڕۆتۆسکۆپینگ بزەبت وەکو درومانی پێشان وایە لێرە کاتێکەوەتەوە دەچیتە بەشی ماسکەکە برێن ئەوە ماسکەکەی دەیکەیتەوە لەوێ چمان هەیە ماسک پاثمان هەیە بۆ چارەسەرکردنی فریم بە فریم یعنی فریم بە فریم لەگەڵی دەڕۆی چارەسەری ماسکەکەی خۆت دەکەی بۆیە ماسکین کارێکی بە وردەیە بەڵام لە کۆتاییەکەدا نەتیجەی زۆر باشی بەدەست دێنین بەداخەوە هەروەکووانەی پێشووتریش ئاماژەمان پێدا یوادارین هەمیشە بۆ کاری باش و چاک بەکار بێت نەرگیز بۆ کاری خراپە و چاواشەکاری و سەر لە شێواندن بەکارنێتن جا ئەو بەڕێزانەی کەوان برێن سوودێک لە سوودەکانی موشن گرافیکیان گرافیک دیزانیان گرافیکوان ئەوەیە کە زۆر شارەزای فریم بە فریم شارەزای شتێکە دەزانین چ شتێک داتاشراوە شتێک واقعیە جازان خۆشەویستان ئەمە ئەیوانەی ئەمڕۆمانە بۆیە تۆ دەی ماسک پاث ئاکتیڤ دەکەی فریم بە فریم بۆ دادنێستاکە ماسک پاسمان ئاکتیڤکەی کەم فریمی خۆی دانا جا تۆ دەتوانین دەفریم بچیتە پێشیان فریم بە فریم اینجا فریم بە فریم تۆ دەتوانی بۆی بچیتە پێش و واروەها یەکسەر چ دادنێتن یەکسەر کی فریمت بۆ دادنێ ئێستا بە ئەمە ڕێککەینەوە بەم شێوەی لێ بکەین لە هەر شوێنێک تۆ هەستت کرد گۆڕانکاری هەیە ماسکەکە ئاوت بووە دەتوانی تۆزێک بە سەری بێخین و منە ئێستا ئالێرە ماسکەکە بکەینە پێینتۆڵ بینەوە سەر پێنتۆڵ لە پێنتۆڵ ئەمانە بێن بۆ نمونە دووبارەوە دەستکاری دەکەی ئەمە دەینی ئێرە تۆزێک بەرزی دەکەوێت تۆزێک نزمی دەکەوێت زۆر بە وردە لەگەڵی دەڕۆی ئەمە ڕۆتۆسکۆپینگە بە وردە لەگەڵی دەڕۆی دەتوانێتی فریمی نوێژ زیاد بکەی ئینجا دێ سەر فرێمی دووەم بەم شێوەیە یعنی و بە وردەیە کاتێکی زۆری دەوێتن بەڵام نەتیجەیەکی جوان بەدەست دەداتن ئەمە بۆ کاری زۆر جوان بەکاردێتن ڕێگای تری شەیە لە بۆ هەمان چەشنی ڕۆتۆسکۆپینگ بەخوا لەوانەکانی داهاتوو دەینە سەریان ئەگەر ئێوە بەردەوام بن لە پشتگیریکردنی ئێمە بەوانەی تازە و بەوانەی بە پێزی پڕ لە معلومات دەینە خزمەت ئێوە ئێستا تۆزێک دەنووسڕە دەینە خزمەت ئێوەی زێدە ئازیز و گوڵ و گوڵەباغ و هەموو شتێک بەڵام بەڕاستی بە شێوەیەکی گشتی ساربوونەوەیەک ڕووی لە ئێمە کردووە لە پێشکەشکردنی وانەکان لەبەر ئەوەی وانەکانی ئێمە فریە بەڕاستی هەوادار و بینەرێکی وای نییە بۆیە لە هەنگاوەکانی داهاتووماندا لەوانەیە خوتە و پلانی خۆمان بگۆڕین بەداخێک و بە کەسەرێکی زۆرەوە لەگەڵ ئەوەی ئێمە چەندین فێرخوازی زۆر بەڕێزمان هەیە کە هەمیشە لەگەڵ ئێمە بوونە پشتگیری ئێمەیان کردووە ئەگەر ئێمە لە هەر هەنگاوێکی داهاتوو لە هەر
بیرۆکە و فکرەیەکی داهاتومان هەبێ ناوی ئەو بەڕێزانە هەمووی لە لای ئێمە تۆمار کراوە بێگومان حسابی خاسیان لە بۆ دەکرێ فەرقیان پێدەکرێت لەگەڵ عامێ بۆیە با ئیشاءالله ئێمە کۆرسی ئافتەر تەواو بکەین لە کۆرسەکانی داهاتوومان بەم شێوەی کەوا ئێستا ئێمە بەردەوامین هەروەکو بینتان لایدا بۆیە تۆزێک دەیبیتەوە سەرەوە ئەمە هێدیێدی لەگەڕی دەڕۆی بەم شێوەیە لەوانەیە ڕێگە و پلانی ترمان هەبێتن تاوەکو تۆزێ قەدر و قیمەت بۆ وانەکانی خۆمان بژێڕینەوە چێ بەڕاستی خەڵک وا لە مێشتی چەسپیوە کە هەر شتێک بە خۆڕایی بێتە لای بێتە دەستی قەدر و قیمەتی نازانێت نمونە تۆ سەیری کۆرسێکی فێرکاری ئینگلیزی دەکەی لە یوتیوب لە هەر شوێنێکی لەو شوێنانە قەدر و قیمەتی بە شێوەیەکی وا کە مستەحەقی کارەکە بێ نازانی بەڵام ئەگەر بچی لە دەورەیەک بەشداری بکەی $200 بدەی ئەوە زۆر بە مەزبوطی تۆ ڕۆژانە هۆموەرکی خۆت جێبەجێ دەکەی و هەروەها پێی ڤۆکابلەری حرفی پازنادەی ئەمەی دەنووسیتەوە جا ئەمە هەرخۆی وایە پێی لەوانەیە ئەمە هۆکارێکی نەفسی بێتن شتێکی تایبەت نەبێتن تەنها بە یەک کەس و دوو کەس ئەلێرە ئەمە بێنینە خوار جا ڕۆتۆسکۆپینگ بەڕاستی زۆر وردەکاری دەوێتن ئێستا نمونە ئەلێرە دیسان ملی سوڕاندەوە تۆ هێدی لەگەری دەڕۆی واکی فرێمی نوێش ئەگەر پێویستی کرد زیاد دەکەی تاوەکو بتوانی زۆر بە جوانی لە ڕێگەی ماسکینگ ئەوەی دەتەوێت بیتاشی جا ئەمان چەند فرێمێکیشی هەیە جاروەیە زیاتر لە یەک فرێم بەس هەروەکو وتمان کاری ماسکینگ ئەگەر هاتوو ئەو ئیشێکەوە تۆ ئەنجامی دەدەی شایانی بێتن زۆر احتیادیە تۆ بڵێن بە 5 ڕۆژ بە 10 ڕۆژ لە دیاری داتاشینی 1 دقە دابنیشی تاوەکو کارەکەی خۆت بە جوانترین شێوە ئەنجام بدەی جا بەڕێزان ئازیزان خۆشەویستان فێرخوازان پیشەی گرافیک دیزاینەر یان گرافیک موشن یان هەر شتێک ڤیدیۆ ئێدیتەر لە وڵاتان بەڕاستی پیشەیەکی زۆر بە ئیمکانیەتە و پیشەیەکە حسابی خاصی بۆ دەکرێت و پیشەیەکە سەلەری و معاشەکەشی زۆرە بەڵام والێرە خەریکە ئەم پیشەیە جۆکو پیشەکانی تر دەکرێتە قوربانی هەرزان فرۆشی گەندە فرۆشی نمونە گەندە فرۆشەک دێ خۆی فێرە گرافیک و دیزاین دەکا پیشەکە سوک دەکا ئیشێکی سەقەت پێشکەش دەکا و پیشەکەی سوک دەکا بەڕێزێکەوە تۆی پرۆفیشنال چەند مانگۆی دانیشتووی چەندی نوانت خوێندووە بە جوانترین شێوە خۆت فێری پیشەی گرافیک دیزاین یان گرافیک موشن یان هەر شتێک ڤیدیۆیی تر کردووە ئیشەکانت زۆر بەوردەیە زۆر بە پرۆفیشناڵی ئەنجامت داوە حەقی خۆتە چونچە دەچێتە بواری پسپۆڕی نمونە دەچێتە لای دکتۆر فەحسێکی سەرپێیی 1 دقەی دەکات 2 دقەی 3 دقەی دەکات 25,000 خۆی وەردەگریلەوە چونچە پسپۆڕیە پێشووتر شەو نخۆنی کردووە ماندووبوونی زۆری کردووە تاوەکو ئەو پۆستەی بەدەستێناوە وەکو پسپۆڕێکی بواری توبی ئەمەش بە هەمان شێوێ بەڵام گەندە خۆر یاخود گەندە ئیش یاخود ئیشی سەرپێیی دێ کاتێک ڕێکلامەکەیە دەرێ من بە برێن $50 $25 کەمتر لەو سعرە بۆ دروست دەکەم کاتێکەوە دێتە لای تۆ خاوەن پیشەکە تۆ سعرێکی پێدەرەی بۆ نمونە پێدەرەی $200 من بە $200 ڕێکلامێکی 1 دقەیت بۆ دروست دەکەم کابرا دەرێ چێت دەرێکاکەەوە $10 یان بەم گوتیە $50 یان بەم گوتیە چیە تو قۆڵمان دەبڕ تێناگات کابرایی چونچێ کابرای بزنسمان لە هەموو شتێک تێناگات لە دینار نەبێ لە فلوس نەبێ لە شتی تر تێناگات تەنها لە زمانی دینار و دۆلار تێدەگا لای مهمی نییە ئیشەکە چۆنیە چونچێ هەرخۆی ئۆڕێدی کە ڕێزمان لە بۆ بزنسمانە سەرکەوتوەکان ئۆڕێدی کە شتەکەی لە سین تەڵەب کردووە لە شوێنێک چوار تەڵەب کردووە گرنگی بە کوالێتی نەداوە کوالێتی لای ئەو پارە ناکە تەنها ئەوەیە زبر و زاڵ گەندە شتی پیس بێنێتن بە پارەیەکی باش بیفرۆشێتەوە بۆیە قیمەتی بۆ کارەکەی تو نییە ئەم گەندە خۆری پێشترێ کە ئیشەکەی لە تو سوک کرد لە خۆشی تێکدا و لە ئێوەش و لە منیشی تێکدا بەم شێوەیە کارێکی سەقەت پێشکەش دەکە ئیشەکەی سوک دەکە لە کۆتاییەکەیدا بزنسمانەکە دەبینێ ئیشەکەی بە $50 کردووە بەڵام لەگەڵ ئەوەشدا زۆر کەلێن و کەلەبەری هەیە زۆر فەڵتەی تێدایە واروەها لەو ئاستە نییە کەوا تۆ ئیشێکی جوان و ورد پێشکەش دەکەی $200 وەردەگری ڕەنگە حەقی چەند بێتن حەقی $300 $400 $500 بێ
لۆ قسەی دەکەم ئێستا ڕێکلام خوێندنەوە بۆ نمونە کەسێک ڕێکلام دەخوێنێتەوە ئەویش مهارەیەکە و یعنی یەکێکە لە تواناکان کە ئەو کەسانی ڕێکلام دەخوێنەوە هەیە ڕێکلام بە $20 دەخوێنێتەوە، هەیە بە 50، هەیە بە 10,000 دەخوێنێتەوە. بەڵام زۆر فەرقی هەیە لە بینی دەنگەکان لە بینی ئەدایەکان. ئێستا بە ڕێزێکەیە کە ڕێکلام بە سیناریۆ دەخوێنێتەوە بە شێوازی کۆمیتی دەخوێنێتەوە، ڕێکلامی چەندی وەردەگری بە ڕێی ئێوە، هەر ڕێکلام خوێندنەوەیەک بڕی $400 وەردەگرێت. $400 لە بۆ یەک ڕێکلام لە بۆ خوێندنەوە بە مساعدە. ئەگەر مساعدەشی نەکاتێن ئەوە بڕی $500 وەردەگرێت لە خوێندنەوەی یەک ڕێکلامدا. بەڵام ڕێکلامەکە بە شێوازێکی واو سەرنجڕاکێش دەخوێنێتەوە کە بینەر سەرنجی بینەر بە تەواتی بۆ خۆی ڕادەکێشێت و هەروە بینەر گوێگری دەبێت و ئەگەر نەشکرێتێن شتێک لە زەهنی لە مێشتی لە لاوعی ئەو بینەرە بەجێدێت لەسەر ئەو ئامێرێکەوە ڕێکلامی بۆ دەکات. بۆ ئەمە دنیایەکی جیاوازە پێم باشە ئەگەر کاتێکەوە ئێوە گەیشتنە ئاستێکی زۆر پرۆفشناڵ ئیشی خۆتان ئەرزان فرۆژ نەکەن، پێم باشە ئیش خۆتان ئەرزان فرۆ ئیشی جوان وا بکەن هەروەکو لە کوردەواری وایە دەڵێ دۆلاری ئێوە ئەسپی باش بەخۆی ئالیچی زیاد دەکات، یعنی خۆی سەلمێنەرە بۆ ئەوەی کە بڵێن خاوەنەکەی ئالیچی لە بۆ زیاد کار لە ڕێگەی ئەو ئیسپاتکردنی کارە جوانەکانی خۆی. جا ئێوەش خەمیوەتان نەبێت کە مشتری نییە یان شتێکی لەو بابەتە چەند گرنگی بە کوالێتی و بە جوانی بدەن، ئەوەندە ئیشەکانی ئێوە دەنگدانەوەی دەبێت و سەلمێنەری ئەو ڕاستە دەبێتن کە ئێوە شایەنی ئەوەنە ئیشەکانتان بە هەند وەربگیرێ فەرقی پێ بکرێ لەگەر ئیشی گەندەتیەکان. جایزان خۆشەویستان من ئەوە زۆر بە دەقیقی ناکەم سەرپێیە، هەر ویستم ڕێکارەکان شێوازەکانی برێن ڕۆتۆسکۆپینگ ئێوە فێڵ بن یان فێر بن یان فێر بن ئەگەنا دەبێت زۆر بەورتر لە بۆی دابنیشی. ئەم چەند فرێمەمان کرد ڕەنگە زۆر کلێن و کەلەبەری شێبێ، بەڵام بە شێوەیەکی گشتی ڕۆتۆسکۆپین بەو شێوەیە هێشتان ئێمە خەڵتەمان زۆر لێرە هەمانە لێرە ئەوانە هەمانە لەبەر ئەوەی بەسەریعی ئیشەکە کراوە. کاتێکاتۆ ئەگەنا دووبارە دەتوانی بیتەوە لە هەر جوێک فرێم بە فرێم تەماشای سەرنجێکی ماسکینگەکە بدەن چۆن لەگەر حەڕەکەکان حەویش حەرەکەی پێوە گەیشتووە، چونچێ هەمووی چماندانایە ماسک پاسمان لەبۆی دانایە بەم شێوەیە لە هەر شوێنێک تۆ حەرەکەیەکی نوێت کرد ئەو کیفرێمێک ئۆتۆماتیکی زیاد دەکات و پێت دەڵێ لێرە ئەم حەرەکەیە کراوە لە ماسکەکەدا. جا ئەمە سەرپێی یاروکوتمان ئەگەر بتەوێت زۆر بە جوانی بیکەی ئەوە دەبێت لە دیاری دابنیشی ڕەنگە بە ئەوەندە فرێمە 5 فرێمە سەعاتێک زیاترێت بووێتن تاوەکو بە دەقیقی. ڕۆتۆسکۆپینگ خۆت ئەنجامدەی پشت بەخوای گەورە لەوانەکانی داهاتوودا ڕێگای تریشمان هەیە، ئەم ڕێگایش بەکاردێ لە شوێنی خۆی لە مەکانی خۆی لە جێگای خۆی ڕێگای تریشمان هەیە، ئەوانیش بێگومان هەر ینی کاری خۆیان دەکەن ئیش خۆیان دەکەن. هەموو ڕێگاکان لەسەر ئەوەی ئێمە بزانین بە گوێرەی ئیشەکان ئاسانترین ڕێگا هەڵبژێرین. ڕێز و احترام هەیە لە بۆ هەموو لایەکتان، هەمیشە شاد و سەرکەوتو بن، داوانەیەشی تر بەخوای گەورەتە نەسپێرین، خوا پشتپەنای میشەیی هەموو لایەکتان بێ. لە ئێستاوە شێوازی ژیانت بگۆڕە، دیزانیەکی پڕ لە فەخامەت، هەر هەموو تەکنەلۆژیا لە ناو یەک کاتژمێردا کۆبۆتەوە. سوپەر شاشەیەکی گەورە دیزاینیەکی ڕازاوە، ڕووکاری شاشەکەت بگۆڕە بە گوێرەی تەنسیقی جلی ڕۆژانت، لێدانی دڵ و ڕێژەی ئۆکسجنی ناو خوێن کۆنتڕۆڵ بکە، هەموو حەرەکە و جوولەیەک و ڕۆیشتنیەکی تۆ تۆمار دەکا، بۆ دەکاتە راپۆرت و پێدەڵێ چەندەمە و دادبڕیوە. کار و فەرمانەکانی ئەم کاتژمێرە کۆتایی نایە، بە مۆبایلەکەت ڕابتی بکە و تەلەفۆناتی خۆت بکە. ڕاقیترین کاتژمێری سمارت لە ئێستادا بەردەستە. فاشۆن پرۆفشنال وۆچ.